جارێکی دیکە کەرکووک لە ڕیزبەندی پێشەوەی پێشێلکاریەکان دژ بە ڕۆژنامەنووساندایە بەپێی ئامارێکی کۆمەڵی داکۆچیکار لە ئازادی ڕۆژنامەگەری لە عێراق بۆ ساڵی دووەم لە دوای بەغداوە کەرکووک دووەم پارێزگای عێراقە کە زۆرترین پێشێلکاری دژ بە ڕۆژنامەنووسانی تێدا ئەنجام درراوە. ئێمە وەکو ڕێکخراوی داوچکار لە مافی ڕۆژنامەنووسان ئامارەکانمان کۆکردووەتەوە لە ماوەی ساڵی ڕابردوو لە سای 2021 35 حاڵەتی پێشێلکاری بەرامبەر ڕۆژنامەنووسان ئەنجام درراوە کە پێشێلکارەکان جۆرا و جۆرن. ئەمە بۆ دووەم ساڵە کەرکووک دووەم پارێزگای عێراق لە ڕووی پێشێلکاری بەرامبەر ڕۆژنامەنووسان زۆرترین پێشێلکاری بەرامبەر کراوە. زۆرینەی پێشێلکارەکانی کەرکووک بریتین لە ڕێگریکردن لە ڕووماڵی ڕۆژنامەگەری لە قەزاونەحەکاندا. ئەمەش ڕۆژنامەنووسان بۆ نامۆیی هێزە ئەمنیەکان بە سروشتی کەرکووک دەیگەڕێنەوە. بەداخەوە ئەوەی ئەبینێش سندیکا ڕۆژنامەنووسانی عێراق و هەم سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان تا ئێستا هەڵوێستێکی جددی نەبوو لەسەر ئەو ڕەفتار و کردارانەی هێزەکانی سوپای عێراق و هێزەکانی دیکەی لە سنووری پارێزگاکە هەیە و بەتایبەترش ئەو پێشێلکارانەی بەتایبەت لەو ئامارانە گەیشتووە لای ئێمە تا زیاتر پێشێلکارەکان لە سنووری قەزاونەحەکانی کەرکووک بووە نەکو ئەوی لە ناوی شاری کەرکووک. ئەمە شەر ئۆگارەکە ئەگەڕێتەوە کە ئەو هێزانی باسمان کرد لە سنووری شاری کەرکووک بوونیان هەیە. ئەو پێشێلکارانشی کە بەرامبەر ڕۆژنامەنووسان ئەکرێت لە کەرکووکە زیاتر لە کاتی ڕووماڵکردنی کارەکانیانە. ئەوە یەکێک لەو پێشێلکارانشکاکرێن پێنەدانی زانیاری لە دام و دەستگاکان و فەرمانگە حکوومیەکانی شارەکە مانە سەرجەمیان ئەچێتە قاڵبی ئەوەی کا ببێتە ڕێگرێک لە بەردەم کاری میدیاییان و بتوانێت کارەکانیان قورس بکات. ماوەی 4 ساڵە لە تەواوی ئامارەکانی پێشێلکاری دژ بە ڕۆژنامەنووسان ڕاگەیەندکارانی کەرکووک پشکی شێریان بەردەکەوێت. ئەمەش لە کاتێکدایە دوو سندیکای تایبەت بە ڕۆژنامەنووسان لە پارێزگاکە هەیە و جگە لە چەندین کۆمەڵە و ڕێکخراوی جیاواز هەموو ئەمانەش نەیانتوانیوە پێشێلکردنی مافەکانی ڕۆژنامەنووسان کەم بکەنەوە. کارۆن محەممەد کورساد نیوز کەرکووک.